بینەران و بیسەرانی ڕوودا و سڵاوتان لێبێ خۆشحاڵین لە بەرنمەیەکی دیکەی پەنجەمۆ لەگەڵێەوەی خۆشەویستداین. لە بەرنمەیەم جارەدا باسی کەسایەتیەکەکەین کە سەردەمانێکێکی بۆ لە سەرکردە دیارەکان و هەروەها کەسایەتیشی دیاری ناوچەی هەورامان بۆ بە تایبەتی کە ئەویش مەحموودخانی دزڵیە. ئێمە ئەمڕۆ چەند لاپەڕەیەک لە ژیانی نەجیبەخانی کچی هەڵەیەنەوە و باسی کەسایەتی مەحموودخان و بە تایبەتیش کاتێ ئەو یەکێک بۆ لەو سەرکردانەی کە سنوورەکانی بەزاندۆ و هاتووە بۆ سلێمانی بۆ ناهاتنەوەی شۆڕشەکەی شێخ مەحموود و لە چەندین شاری کوردستان و تەنانەت لەلایەن داگیرکەرانەوە حکمی لە سێدارەدانی بۆ دەرچووە و دواتریش کە ئەو حکومە لاچێت ڕەوانەی هیندستانیەکەن لەگەڵ شێخ مەحموود. هیواداریم بتوانین لەم بەرنمەیەدا هەندێک شتی تایبەتی ئەو کەسایەتیە گرنگە بە ئێوەی خۆشەویست بناسیێنین. نەجیبەخان بەخێر بێ بۆ بەرنامەی پەنجەمۆ. زۆر سپاس بۆ جەنابەت کە کاتی خۆتتدا بە ئێمە. زۆر زۆر سپاس. نەجیبەخان ئەگەر لە بنەماڵەکەەوە دەست پێ بکەین. حەزم کرد باسی ئەومان بۆ بکەی بنەماڵی ئێوە بە تایبەتی سنووری جوگرافیاکە. یعنی خەڵکی کوێن، خەڵکی کام منتیقی کوردستانن؟ ئێمە باوکمان مەلیکی هەورامانە. دانیشتووی دزڵی بووە. دەسەڵاتێکی زۆری بووە هەر لە دزڵی هەتا نزیکی کوردستانی سنە. ئەمە ئەو اینجا ئەو وەختە عێراقیش هەر عینی شت ئەو دەسەڵاتیە بووە هەر لە خورماڵەوە بگرە حتا ئەو بنارانە گشتی لەژێر تەسەڕوفاتی باوکما بوو مەحموودخان. بەڵێ اینجا مەحموودخان ئینسانێک بووە کوردپەرست بووە. ئینسانی بووە کە لەگەڵی شێ مەحموود و سەرک بەرزانیا ئیشی کردووە. وەختی خۆی کە ئەم شەڕیهینە بووە و هات ئینگلیسیەکە هات و ئەمانە بۆ سلێمانی شێ مەحموود خەبەر ئاوا بە باوکم. باوکشم بە خۆی و بە لەشکرەکەی و تێتە گۆیژێ. بەڵێ جا ئێمە حەزەکەی ئێمە بە دوورودرێژی باسیەوەکەین. پێم خۆش بوو پێشتر باسی هەندێک شتی ترکەین بە تایبەتی مەحموودخان و بنەماڵەکەیان لەگەڵ دەسەڵاتدارانی ئێرانیە ئەوەی کە تۆ بزانی لەگەڵ قاجارەکان و لەگەڵ لەگەڵ ئەمانەیە ناکۆچیان هەبووە؟ لەگەڵ ئێرانیەکانیان هیچ چینێکیان نەبوو. ناکۆچیان نەبووە لەگەڵەوانە؟ ئەگەر ناکۆکی نەبووە چۆن هات بۆ عێراق؟ ئەی تەبعان هاتە عێراق لە سلێمانی بووە. کەواتە لەگەڵ ئەوانە ئەوەی تۆ بزانی باوکی یاخود خۆی یا لەشکرەکەی کەوتونەتە شەڕەوە لەگەڵ ئێرانیەکانە؟ ئەی چۆن لە بندەربەنا بووە دەربەن دزڵی پێژن. باوکم ئەمرەکە ئەڵێ ئەهلی دزڵی هەمووی چۆڕی کات. ئەو وەختە ئەڵێ مەشکە بەدار و مناڵ لە بێشکە وا و ئەمانە نانەکەن فڵانەکەن هەمووی لەسەر قسەی مەحموودخان ڕائەکەن تێنە عێراق. نیوەی لە ئەحماوان، نیوەی لە گوڵب، نیوەی لە خورماڵ، نیوەی لە باخە کۆن، ئیتر ئەوەت هینە بن. اینجا باوکم خۆی و تفەنگچەکەی لە دەربەن دزڵی لەوێ بەری لەشکرەکە ئەگرێت. بەری لەشکرەکەی ئێران ئەگرێت کە هجوومەکە بۆ باوکم ئەو لەوێ بەری لەشکرەکە ئەگرێ حتا توانوێتی مقاومەی کردووە لەگەڵیانە. هەموو شتێکی کردووە کە زانی ئیتر یعنی شتەکە وینە خۆی کێشا دواوە هاتە عێراق. هاتە عێراق هاتە سلێمانی. ئەو وەختە جەماعەتی سەرک بەرزانی لەوێ بوون جەماعەتی شێ مەحموود. ئەمە باوکم بە هەردووکیان خزمەتی کردووە. ڕاستە فەرمیکەواتە ئەو دیارە لە چلەکانە بڵین مەلا مستەفای بینیوە و ساڵانی بیستەکانی شاتووە لە سلێمانی ئەوەی کردووە. بەڵام من پێشەوە باسی ئەوانە هەموو یەکەین حەزم کرد هەندێک لەسەر کەسایەتی خۆی هەندێک قسە بکەین. مەسەلەن بۆ نمونە دایکی تۆ هەمەوەند بوو، باوکە هەورامی بوو. ئەمە چۆن چۆنی ئەم خزمەتیە چۆن دروست بوو؟ وەختێک کە هەمەوەند شەڕەکات کەریماغای هەمەوەند شەڕەکات و باوکم خزراغا ئەوانە ڕئیسی هینە بن هەمەوەنە بن ئەو لە شەڕا و لە حەربە ئەمانە ژن و عایلە و مناڵەکان و بەعزێکیان لە پیاوەکان تێنەهین بایەوە ڕائەکەن ڕوو بە ئێران
کە تێنە بایەوە محموود خان خەبەرە بیست ڕائکات و ئەوش خۆی تفەنگچەکانی تێ بە پیریان و ئستقباڵیانەکە ئەڵێن چی خەڵقەکە ئەڵێن چیەکەچی ئەڵێ محموود خان ئەڵێ من شێ مەحموو لەگەڵی هەمەوەن ئەگرمە خۆم ئەیان باتە دزڵی لەوێ ئەبن تا مدەتێک و مدەتەکە کە ئیتر هینە بێت و ئەمانە دنیاکە خۆشە بێت دایکم ئەو وەختە لەگەڵ ئەمانە بێت لەگەڵ باوا ما و لەگەڵ خاڵۆکان ما لە ئەمانە باوکم ئەنێرێتە لای ئەڵێ برازایەکی ئەبێ ناوی عەتیە بێت ئەڵێ من عەتیە ئەوەم بەو بە باوکی سابیر بەگ سابیر بەگ ئەبێتە ئامۆزای دایکمان عەتیە ئەم بە سابیر بەگ سابیر بەگی نازیب خان با بە من هەردووکیان قبوڵیەکەن کەواتە ژن بە ژنیان کرد سابە بێ هەڵێن لە ناهۆرامیەکانە ژن بە ژن کەم بووە ئیتر ئەوش ئاخر داوای ئەویە کردووە لە باوکم ئەساس تۆش ئامۆزایەکە هەیە بیدە بە من ئەوش تووسی باشە ئێوەتر میێوانی من و ئەمانە و ئێوە هینەکەی منتان قبوڵ کرد من شینەکەی ئێوە قبوڵەکەم ئیتر ئەو ئامۆزای خۆیە برازای خۆیە ئەدا بە جەماعەتی هەمەوەن هەموو یەکانیش دایەکی تۆ دایکی منیان هێنا ئیتر دایکی من هەر لەوێ بێت و تا دنیا خۆشە بێ هەمەوەن ئەگەڕێتەوە ئەگەڕێتێتە دایکم هەر لەوێ ئەمێنێتەوە لای باوکم و ئەمانە ئیتر باوکی مەلیکی کوردستان بوو دەسەڵاتێکی زۆری بوو هەر لە ئێران بڵێن لە دزڵی حتا نزیکی سنە باوکم تەسەڕۆفاتیە کرد اینجا لە عێراقیچە ئەم بنارە لە خۆرماڵ بیگرە حتا ئەچێتە بانی شار و کوێ باوکم باشە محموود خان ئەوەی کای خوێنینەوە لە بڵێن مێژووە خوێندەواری نەبووە بەڵام میرزای هەبووە میرزای بووە مۆری هەبووە مۆری خۆی ئەگە بزانی ئیمزای کردووە نا خۆی خوێنەواری بوو خوێنەواری بووە بووی فقط ئەو خوێنەواریە نەبوو بڵێ لە جامعەوە و لەکوێ ئەم نا خوێنەواری بوو فقط گەورەی ئەوسا ئەبوایە هەمیشەی عنی وەکو باوکم وەکو ئەوڵاخانی برام میرزایان بوو بەڵێ ئیتر میرزاکەیت ئینسانێکی زۆر خوێنەوار و نین بوو ئەمانە ئیتر هەچیە بووە باوکم هەر کەلامێکی بۆ فەرمایە ئەو ئەینووسی ئەویش ئیمزایەکە ئیمزاکەیە کردوتەوە ئیتر ئەمە بووە خوێنەواری و ناخوێنەواری بەڵێ محموود خان لەگەڵ خەڵکە لەگەڵ خەڵکە پەیوەندی چۆن خوا لەگەڵ خەڵکە سوێنیان ئەخوارد یان و بە ناوچاوی محموود خان ئاوا بوو زڵم و زۆری نەبوو فقط هەیبەتی بوو هەیبەت زڵم و زۆری نەبوو عەدامی نەئەکرد فەلاقەی نەئەکرد فقط وەکو تر هینی بوو هەیبەتی بوو سامی هەبوو سامی بوو سامی بوو هەموو کەسێک هینیە کرد بەخوا کە سوێنیان نەخوارد ئیسە زەڵم پارەکە ڕۆیشتوم بە دەستە گوڵ و بە سلاحی ئاو و دۆ هاتون بە پیرایی منۆ ئەیانە کوێراییمان دابێ بۆ محموود خان ئیسەیت کە یعنی ئەمە ئیتر خەڵقەکە خۆشی گەرەک بووە میلەتەکە خۆشی گەرەک بووە بەگزاکانی ئیتر ئەو منتەقەی شەمیانە هەمووی خزم بوون ئامۆزا و هەموو ئیتر هەمووی سەرگەورەکان باوکم بوون جەژن کە ئەبوو بە جارێکا چی بەگزاوە و ڕەعیەتی ئەو منتەقە بوو هەمووی ئەهاتنێ لای باوکم ئەو وەختە ئیتر سا باوکم چی ئستقباڵێکی چی لێ ئەکردن و فقط باوکم حتا بێژی مسڵمان بوو نوێشکەر بوو ئیمانێکی قەوی بوو زەڵم و زۆری نەبوو فقط هەیبەتی بوو ئەمە ئەو چەکدار بوو دایمە چەکی پێ بوو چۆن ئەروەڵا حرەز ئەوێسان وەکو چی بەڕست لە دەرگای دیوەخانە تفەنگچی بەسەر شانیان و ئەمە هی تفەنگچی خۆی مەخسووسی بوو کە حرەسی ئەکرد لە بەردەرگان بۆ باوکشم ئەلحەمدوللا مەگەر ئێران بێژێ ناخۆ هیچ باوکم هیچینێکی نەبوو یعنی لە خەڵکی خۆیان ناترسا لە هەورامیەکە ناترسا ئەبەدەن هەورامی لە هۆن تێکەڵی بووە لەگەڵیانە هەورامی ئەمدا تێکەڵی بووە نانە بەقەیتر ئێرانەکە بوو تۆزێ ئێرانەکە خەیانەت بوو بە باوکم ئیتر دایمە حرەسی بووە تفەنگچی ڕز بووە تا ئەمانە ساحێبی نان و خوان بوو ئەوە بە دایکم ئەگەڕاندەوە من باش بیرم نایە ئەی فەرمووی نازیب
هۆش و بێ لە دیوەخان ئەم خەڵقە دانیشە گەورە بچوو یان قێخا یان ئەمانە سینیەکەی من چۆنە هی سەرۆم هەموو ئەبێ وەکو یەک وابێت ئەنا من لە پەنجەرەکۆی خەمە خوارم مەحموود خان تا ئیسە تۆ شتی وا دیوە ئێون نا یعنی نابێ فەرق و تەوافەت لە بینی منا و قێخا و ڕعیەت و ئەمانە بکەیت فەقەت وەکو تر فەرقەکەی ئەوە بوو کە ئەو گەورە بوو مەلیک بوو احترامی بوو شێوەی جل لە بەرکردن و بە مەسەلەن جامانە و مشکی و ئەمانەی شێکەڵاوە کرد یا ئەمە کەوا سەڵتەی لە بەرا بوو ئەو ڕەسمێ نازانم ئەو کتێبە چی لێ هات لەلای ئەمان بووبووم بوو لای مەنسوور و ئەوان کەوا سەڵتەی ها لە بەرا ئەمە لە سلێمانی کەوا سەڵتەی ها لە بەرا و قلیاناوی ها دەسیا و منیشان بە باوشی سعی نەسە کۆماسیان پێوت لە لای من بوو لە پشتی باوکم و وێساو ئیتر باوکیشم یعنی کە لە کەرکووک هینی بۆ هاتووە لە سلێمانی کە بەقاکە بەرگ بوو هاتە سلێمانی و لە سلێمانی لە کەرکووک و لە کەرکووک نەفیان کرد هاتە هین و بەخوا لە دزڵی وەشتیان بردووە بۆ کەرکووک بۆ مەحموود خانیان و ئێمە بێ مەحموود خان ئەم شتانە ناکۆن چون مەحموود خان حەزی لێ کردووە ئیتر ئەو ڕەسمی منیشە لەگەڵیا بوو لە هەر شوێنەکە مەسەلەن شتێ وایە بە نەوعی و نەجیبە بێرن و سعی نەسە کۆماسی بیگرێ بە باوشی و لە بەڵگەنامەیەکی بەریتانیەکانە لە کۆمنتەکانیان باسی ئەوەی تایە کە گوایە ناکۆچی هەبووە لە بینی شێخ عەلاءەدین و باوکتە شتی وا هەیە؟ حتا باوکم کە تێتە ئەحماوە ئەنێرێتە لای شێخی عەلاءەدین ئەڵێ خۆم تەسلیم کەم یان نەیکەم شێخە فەرمێ من زەمانەتی بچە خۆی تەسلیم کرد شتێکی گرنگ یعنی لە مێژووی هەم بۆ کورد و هەمیش بۆ بڵێن حکومدارێتی مەحموود خان ئەوەیە کە شێخ مەحموود لە ساڵی 1990 نامەیەکی بۆ نێرێ و ئەڵێ وەرە بەهانامەوە بۆ سلێمانی پێم خۆش و دیارە تۆ کاتە لە دایک نەبووی بەڵام حتممە زۆر شتت هەیە بیستوە ینی باوک شتێ بیستوە ئەمانە بەڵێ ئەوە لەسەرەوە چی هەیە کە بۆمان باسکەین شێخ مەحموود ئەفەرمێت بەڵێ ئەو نامە ئەنێرێ ئەڵێ من حازرم ئەوە خۆم و لەشکرم هاتم تێتە گۆیژە ئەم شاخیسە خۆژن عینەکەی مەحموود خان تەی مەحموود خان بەناوبانگە تێتە گۆیژە شێخ مەحموود فەرمێ بژە بە مەحموود خان نەیەتە خوارەوە ئەوش باوکیشی مێژە بۆ زیارەتی کاک ئەحمۆتێ باوکم بەخۆی لەشکر و تێتە سلێمانی کە تێتە سلێمانی ئینگلیسەکە ڕاکات تا کەرکووک کە مەحموود خان هات بە هجوومی کردووە لە سلێمانی ناوێسێت ئیتر لەوەی لەگەڵی شێخ مەحموودە و مافوازیان نەبێ و چیە کردی و چی ناکردی ئیتر ئەویە نازان فەقەت ئەو هات بۆ یارمەتی شێخ مەحموود هەتا حاجە عەبدوڵڵای شاڵی ئەبێت ماڵەکە هی ئەوە بێت ئەڵێ هەتا مەحموود خان ڕۆژێک لە سلێمانیا بێ من ساحبی ئەم ماڵە نیم ماڵێکی بەحاڵ بەخوا من بەسەری تۆ بەحاڵ فکرم بتونێت ئەم ماڵێکی گەورە ئیتر حەوشی گەورە و سوار زور و ئەمانە و دیوەخان وتر ئاهلی سلێمانیش ئەوەی کە هین بوو هەمووی نزیک بە باوکم بوو هاتنە لای و بۆ دیوانی و بۆ خزمەتی لە ئێران و برازاکانم براکانم هەموویان هاتن بۆ دیوانی باوکم ئیتر هەتا ئیتر کە ئەفواتەکەدا ئەبێت و کە باوکم بگەڕێتەوە بۆ ئێران ئیتر ئەو وەختە ئەنایتر یعنی جەنابی مەلام سەفا سەلوک بەرزانی لە سلێمانیە بێت ئەینیشت ئەنێرێتە لای باوکم ئەوڵێ بڵێ مەحموود خان ئیشێکم دایمە بەخوا ئەیوت دایکم قسەکەی دایمە ماڵی مەلام سەفا ئاهاتن بۆ ماڵمان ئێمە چوون بەڵێ ئەو کاتە بارزانیەکان نەفی کرابوون هێ نابوونیان بۆ سلێمانی ئەینی باوکم هەردووکیان وەکووا بوو جەنابی مەلام سەفاتێ بۆ لای باوکم فەرمێ مەحموود خان ئەتوانی بەعزێ سیلاحم بۆ پەیاکەی ئەوژێ بەسەر چاو هەچی و گەرەکە بۆت پەیاکەم پیاوێکمانە بێ قاور زۆر زرنگ و ئازاو لێ هاتووە بێ فەوری ئەنووسێ بۆ برا گەورەکەمان حەمۆمین بەگ هەمەوە ئێوە خۆشش کام نەماون حەمۆمین جەنابی مەلام سەفا ئەوەنە سیلاحی گەرەکە فەوری ئەیدێ بە قاور و بهێنێت وەڵا ئەوی ئیتر عەدەتەکەی نازانم زۆرە بێت یعنی کە شتێک جەنابی سەرۆک بەرزانی داوای کات و
کە هینی پێ بکات زۆرە حتمما ئەوە نییە تفەنگی بەڕنەبیج ئەو وەختە وەڵا ئەیدا بە قاور و دوو پیاوی لەگەڵ قاورە ئەنێرێت بۆ سلێمانی ئەیهێنین قاور ئەنێڵێ بۆ ماڵی جەنابی مەلام سەفا ئەڵێ بڕۆ قاور بڵێ بە جەنابی مەلام سەفا ئەمانەتەکەی هاتووە جەنابی مەلام سەفا ئەفەرمێ دەستی خۆش بێت و زۆر مەمنونم تێم بەسەر وەختیۆ ئیتر ئەویش لەگەڵ ئایلەکەیە ئەی نازان بەخوا ئیتر چۆنە بێت تێت جەنابی مەلام سەفا بە هەر جۆرەگە بێ باوکم سلاحەکە تەسلیمی ئەکات دێریێتەوە بۆ ماڵ ئیتر بینی باوکم و بینی مەلام سەفا وەکو برا و یعنی شتێکی عەزیز بووە لە بینیانە ئەم شۆڕۆتی ئەم چۆتە لای ئەو هاتۆ لە ئیتر ئەوە بوو یعنی تێکەڵیەکەیان دایکمە وژنی مەلام سەفا هات بۆ ئەگرە و من ئەچم بۆ ئەوێ و مەلام سەفا خۆی هاتە لای باوکت و ئەمە چوو هەتا لەگەڵ شێخ ئەحمەدیشا لەگەڵ شێخ ئەحمەدیشا شێخ ئەحمەد فەقەت ئەو تێکەڵیە زۆرتر لەگەڵ جەنابی سەرۆک بەرزانیا بووە لەگەڵ منیشا بۆ شێخ ئەحمەد فەقەت مەلام سەفا ئاخر چون جەنابی سەرۆک بەرزانی خۆی هینەکە بووە شۆڕشەکە و چۆنی هینکەین و تفەنگەکە و ئەوانە ئیتر ئەوێ بووەنا لەگەڵ هەردووکیان تێکەڵی بووە بەڵێ ئەو لەشکرەی کە لەگەڵ مەحموودخانە هاتون بۆ لای شێ مەحموود هاوکاریان کردووە ئەمانە هەمووی بڵێن لە هەورامیەکان بوون لەشکتە دیوە بەڵێ هەمووی هەورامی بووە هەر لە دزڵی بیگرە تا چەمی شەمیان ئەمە ئەو بۆ لە گرەی شۆ لە خورماڵ بۆ بیگرە حتا ئەچێتە بانی شار و میری سوور ئەمانە و ئیتر ئەم بنارە گشتی هەمووی لەگەڵ مەحموودخانە بوو بەخواڵێ ئەلەو ئێڵان پێوە مەگەر خوا بزانێت چەنێ باوکم شەڕی کردووە ئەلەو ئێڵان پێکە ئیسا هەیە لە ئێڵان پێوە لەگەڵ هینەکانە کە ڕاوینیان ئارە وەڵڵا ئینگلیزەکانە ئەلەو ئێڵان پێوە بە تەنیا خۆی لەگەڵ 50 تفەنگچی ئەلەوێ ئێڵان پێی گرتووەتەوە هانەی قوڵ ئێڵان پێ زەڵم ئەمانە هەمووی تەسەڕفاتی باوکم حتا چێتە گۆڵپ و سەرگەت و ئەو ناوە باشە کە گەڕایەوە مەسەلەن گەڕایەوە بۆ دزلی و بۆ هەورامانی تەخت و ئەوانە چۆن لەلایەن ئێرانیەکانەوە گیرە فێڵیان لێ کرد یا خۆ چۆن گرتیان دوای تەسلیم بە عراقیەکەنەوە و لەگەڵ شێ مەحموودە مەحکەمە ئاکرێن و ئەفیان بۆ دەرکرد بەڵێ ئەفیان بۆ تر گەڕیاوە بۆ ئەوێ بەخوا ئەیوت وەختێکە گەڕیاوەتەوە لەڕۆتۆ بە دەدانە سڕناو دهۆڵ لە دزڵیاکە چون بە پیرایی باوکومە لە خۆشیاکە مەحموودخان هاتووەتەوە ئەمانە بەڵێ ئەتر ئەوە مەحموودخان یعنی شتێک بوو ناودار بوو شتێک بوو ساحبی نان و خوان بوو شتێ بوو باشە بەس چۆن تەسلیم بە عراق کرد ینی تەسلیمیان کرد گرتیان کە هاتە ئێرە بەڵێ عەرز دەکەم کە هاتە ئێرە نادێ لای شێخی عەلادین باوای ئەم وتی خۆم تەسلیم کەم یام نەیکەم شێخ فەرمووی زەمانەتی خۆی تەسلیم کە ئیتر تەسلیم بوو گرتیان و بردیان چەند ساڵ لە هیندستانە حتا هیچ کەس خەبەری نەئەنی مەحموودخان ماوەیان بردووە دوای مدەتێکە ئازاد بوو هێنایانەوە کوێ کەرکووک باشە بەڵام ئەو لەگەڵ شێ مەحمووە بەیەکەوە مەحکەمەکران لە بەغا لەلایەن ئینگلیزەوە ئەوەی کە تۆ بزانی ینی مەحموودخان لەگەڵەوە بەیەکەوە لە یەک دادگای لە یەک شوێن دادگایکردن اینجا حتا ئینگلیزەکان وتوبیان ئێمە شێ مەحموود مهم نییە بەلامانەوە مەحموودخان مهمە بەلامانەوە بۆچی لەبەرەوەی چەکداری هەرخوا ئەیزانێ وتوی ئێمە شێ مەحموود مهم نییە بەلامانەوە بیگرین مەحموودخان بەلامانەوە دەیتر مەحموودخانیان گرت 5 ساڵ سجنیان کرد دوای 5 ساڵەکە هاتۆ ئەو ماوەی کە لەوێ بوو کە لە هیندستان بوو دەست بەسەر بوو دوای حکومەکەی لە پێشە حکمی لە سێدارەدانیان بۆ دەرەکەن دوایی ئەی گۆڕن و نەفیانەکەن بۆ ئەو ماوەی کە لەوێ بووە مەسەلەن خەڵکی دایکت و ئەوانە یاخۆدەوە کە خزم و کەسوکار و ئەمانە هیچ ئاگایشیان لێ نەبووە پەیوەندیان هەبووە خەبەر و شتێک هاتووە لێەوە ئەوەی کە لە هیندستان بۆ خەبەریان نەبووە خەبەریان نەبووە ئەی دواتر نەیجێڕایەوە بۆ ئێوە ئەمانەکە بڵێ یەکێ لە سجنی ئەوانە بێتەوە ئەو گشتە ئازاب بوو هینە فەقەت ئەیوت هەر چونکە شخصیەتەکەی بوو حتا ئەو حرسەکان حتا هینەکان
يعني هي لێ ئەکرد احترامیان لێ ئەگرت. بەڵێ یعنی لەوێ نەیەگوت کە لەوێ بە چیەوە خەریک بوون مەسەلەن خەلیکی چیان کردووە لە سجن توانیوێتی نوێژ و تاعاتی خۆی بۆی کریابێ کردوێتی و زۆر جارگیراوە بزانام لە سنە و لە کەرکووک و لە سلێمانی لە سنە نەگیراوە لە سنە نەگیراوە نەگیراوە نا کەرکووک نەفیان کرد. بەڵێ لە کەرکوو نەفی کرد نەفی کریا دوای کەرکووک نەفی سلێمانیان کرد. بەڵێ دوای سلێمانی کە هینی بۆ هات ئەفواتی بۆ هات ئیتر ئەو کاتێک کە نەفی بوو لە کەرکووک هەر لە ژێر چاودێری حکوومەتا بوو ئەی تەبعاً وەڵا زۆریش نا حتا ئەدون هەڕوویتەوە پیاوێکمان بوو خودەتان جیێوانیان پێوت باوکم تاجی بووە ئەیوت کەیتر محمود خان دەرەچوو ئەیوت خودە ئادەی هینەکان تانجیەکان بێنە بۆ ڕاو بۆ دەستی هینە ئەچوو بۆ ڕاو ئیترێژ نەوەڵا حڕەتێکی بووە لەوێ واهین نەبووە بڵێ ئەسیری بێت نا فقط ئیتر نەیانتوان بەریان نەداوە بێتەوە مەملەکەتەکەی خۆی و ئەمانە وەکو ئەسی چاودێریان کردو ئەیچی چاودێریان کرد ئەمان وەکوتر نا ئازابوشتیان نەداوە نانە زۆر باش حڕەتی بۆ بە هەتا باوکی مەنسوور ئێوە خۆش بن هات بوو بەغا بۆ لای من بێک و گەڕیانە بۆ ئەگرم وتی نەزی بە ماڵەکەی باوکت منیشان دەتۆی لەوێ پیا بووی لە کەرکووک وتم کامەی ئەنوتی هینی پێژن ئەو چەمەکە چییە لە بینی خاسە خاسە وتی ئەو ماڵە ئەو بەرینە ئەبینی وتما وتی بەخوا ئەوە ماڵەکەی باوکمەکە توتی پیا بوو بەڵێ جاکواتە تۆ کەرکووکیش ئەرەوەڵ بەشم هەیە دەی زۆر باشە مە پشوویەگەین و دوای درێژە بە قسەکانمانێ دووبارە سڵاو بە ڕێزان درێژە بە پەنجەمۆرە دەین لەگەڵ نەجیبەخان کچی محمود خانی دزڵی نەجیبەخانە و کاتێک کە لە هیندستان گەڕایەوە باوکت وازی لە خەباتی کوردایەتی ئەوانە هێنابوو یا هەر بەردەوام هەر لە مێشکیا بوو هەر لە مێشکیا بوو لە مێشکیا بوو جا ئێتە دەسەڵاتی نەبوو بەڵێ ئیتر لە کەرکووک نەفی کریاوەتە کەرکووک چی بکات بەڵێ دەسەڵاتی نەبووە وەڵا حەد ڕۆژەکەی و لە ڕۆژان ببێت من ئەو کاری خۆمارەکەم. بەڵێ باشە ئەو کاتێک کە لە سلێمانی بووە بە تایبەتی سەر چاوە مێژوویەکان باسیەوەکەن کە پەیوەندیەکی خۆشی لەگەڵ تورکەکان هەبووە بە تایبەتی لەگەڵ ئاتاتورکیش تەنانەت نامە هەبوو شتیوە ئەو پەیوەندیە چۆن دروست بووە ئەوەی کە تۆ بزانیت؟ پەیوەندیە بووە فقط تووری نەکێشاوە. کوردایەتیەکەی چۆن بوو؟ وەڵا کوردایەتی هیچ کەس وەکو ئەوەنەی ئەو کورد نەبوو. ئارەوەڵا دەرەجە یەک کورد بوو. یعنی ئیسلامەتیەکەی ڕێگەی لە کوردایەتیەکەی ناگرت؟ ناوەڵا هیچ وەخت ئەوێ نەکرد باوکم. ئەو کوردیاتە لە مشکیا بوو مشجایتر هەر بۆی هەچیت ئەیتوانی ئەی کردووە کەتی دەسەڵات نەبوو لە دەستی زاڵمێژیی. بەڵێ ئەو کاتێک کە لە کەرکووک نەفی کرا بۆوانە ئەو هەموو یاخود کە بردیان بۆ هیندستانوانە هێزەکەی چی بەسەر هات؟ چیەکەی؟ ئەو بڵێن لەشکرەکەی ئەمانە هەمووی ینی تەفوت و نابوون یاخود لەشکرەکەی بەعزێکی لە لای خۆی ماوە بەعزێکی چوونە بۆی بۆ دزەڵی لە لای ئەو بوون لە چوونە بۆ دزەڵی ئیتر لەشکر لەوێ چی لێ بکات ماڵێکی گەورەیان بۆ گرت بوو مانگی 50 دیناریشیان بۆ بڕی بووە ئیتر نادەم حکوومەتی عێراق بە عەقڵم هینی کرد بوو بڕی بووە بۆی مانگی 50 دینار تەوەختە 50 دینار زۆر بۆ وەکویسە نەبووە هینی نەبێت. ئیتر لەوێش هەر میێوانی بووە و هەر دیوەخانی بووە و هەر خەڵق ناسیوە بەگزای لە هۆن لەوێ بوون سێ چوارێک نەفی کریاون وەکو ئەو لە سجنا بوون ئیترێژێ دائیمە هاتنە دیوەخان دای باوکم. باشە ئێرانیەکان ئیتر وازیان لێ هێنا دوای ئەوەی کە هین بوو ئەفیان کرد ئیتر ئەفیان کرد هاتن بە شوێنیا ڕەعیەت نازانم دوو لە ڕوتۆ دایکمەوە و بە چۆن ئەو دەڕۆژ لە دوو لە ڕێتۆ سڕناو دهۆڵ لێ داوە ئەمە محمود خان گەڕیاوەتەوە بۆ دزەڵی ئیتر دوایەوەتە هەر ئارام بوو هەرین بوو تاکو دووبارە ئەوە بوو کە هاتن هجوومیان کرد بۆ باوکم ئێرانیەکان باوکیشم ئەمری کردبوو چی هەیە خەڵقەکە دوایەوەیەتە ئەمدی و ئیترەوەمان باڵێ چۆڵی بکەن بڕۆن بۆ عێراق ئیترێکێ لە ئەحماوە و گوڵف و نازانم ئیتر بە خۆرماڵ و بەم ناوا پشگیاون خۆی و ئۆسافەرەج بە قەومی ئەگەیشت بە برا گەورەکەمان لە دایکۆ
وەسافەرەج و خۆی تفەنگچیەکان لە بندەربەنا دانیشتن ئەو لەشکریانە شکاندووە. باشە مەحموود خان بۆچی ینی زۆر لەگەڵ ئینگلیزەکانە ناتەبا بووە، ینی خۆشی نەویستون، ئینگلیزەکانی خۆش نەویست و ئەمە پەیوەندی بە چیەوە هەبووە با بڕایەوە مەسەلەی مسلمانێتیە مەسلەیەوەیە کە ئینگلیزەکانی وەکو داگیرکە مەسەلە ئەوە بوو کە ئایوت کوردستانیان داگیر کردووە بۆ ئەوە هات بۆ خۆشئینی نەبوو هەم دینەکەیش بوو هەم داگیرکردیاوەکەیش بوو ئەو غیرەتی ئەوە خۆڵی ناکرد کوردستان بۆچی ئینگلیز داگیری کات ئەی لەسەر مردنەکەی ئەو ڕۆژەی کە کۆچی دواییەکە چیت لەبیرات دروست ئەو ڕۆژە چی ڕوویدا؟ ئێمە کە باوکم کە ناژم هجومیان کرد و باوکم ڕای کرد هاتە ئەشکەوتێک لە پشتی هانێ قۆڵ ئەم ئەشکەوتە ئیسێج ئەرناویانیاوە ئەشکەوتی مەحموود خان ئەشکەتێکی خۆی و تفەنگچیەکان لەوێ خاڵێکم هات بە شوێنی ئێمەوە وتی نازیف تۆ چیەکەی لەگەرە مەحموود خان ئەوا لێوە خۆ ناتوانێت بێتە خۆرماڵ و هیچ بکات و بێتە ئێڵان پێوانێ قۆڵ ئێوە مناڵەکان بێنە و بابتان بمون دایکیشم هەر بەو شەوە بە پێ کە وتیان مەحموود خان نەخۆشە وتی من بە پێچم هاتین بۆ هانێ قۆڵ کە هاتین بۆ هانێ قۆڵ باوکم ناڕەحەت بوو ئەمانە نادبن کەریمە فەنیەک بوو لە خۆرماڵەکە خۆی وەکوی دکتۆرم نەموزەمیدێک بوو ناتوان کەریمە فەنی هاتووە ئەو براگەورەکەم و ئەو خەڵقەکە و ئاڕام پێوانێ قڕ و ئەمانە کەریمە فەنی تێ هینی باوکمە کاژە وڵای مەحموود خان فۆتیاوە پێ بەچی فۆتیاوە ناڵان دەرمان خۆر چیە دەرمان خواردی کرد؟ ئێرانیەکان؟ بۆچی ئێرانیەکان خۆ هاتبوو ئەمدی بۆ وازیێنێنە هێدەیتە هەر ئەترسیان لێی هەر ئەترسیان لێی چۆن دەرمەیانی چۆن دەرمان کە لە ئەشکەوتەکان نەبوو فەنگچەکان گشتی لێ بوون کوڕەکانی بەلایەوە بوون برازاکانی بەلایەوە بوون ئەفسەرەکە تێ ئێژێ مەحموود خان مەفوازات بکەین دانیشین ئەو ژێژێ باشە بزان مێوەی ژنجی قساکە لەگەڵی ئەوانە ئیتر ئایا باوکم ڕێکەکەوێ یان ناکەوێ ئەوێ نازانم فەقەت دەورێ چایی تێنن بۆ ئەفسەرەکە بۆ پیاوەکان نا ئینەکانی خۆمان ئیتنان لەگەڵ ئەوا بوون چین دەورێ چایی تێنن پیاوەکان ناڵێن خان ئەو چایە مەخۆ بزانێت دوو لە ڕێتۆ پیاوی وەختی چەند عاقڵ بووە ئەڵێ مەحموود خان ئەو چایە مەخۆ چایەکە ناخوات چای دووهەم تێنەوە ئەفسەرەکە هینەکەی خۆی لێ ئەنەوێ خاتە بەردەمی باوکم هینەکەی باوکمە خاتە بەردەمی خۆی وەڵای تر کە ئەی خوات ئەو دوو لە ڕێتۆ ملیەشکێنێ و ئەڕوات دوای سەعاتێکی پێچێ باوکم تێکەچێ کە تێکەچێ ئیتر هۆش نییە لە خۆی حاڵی نییە بارگە و بنەی بۆ ئەکەن ئەی خەن بە هینا و وەکو بەسەر وڵا خۆشاد و لە ڕووی تۆ بارگە و بنێ بۆکەن تێرنیە بۆ هانێ قوڵ کە تێرنیە هانێ قوڵ ئیتر خەڵق دەورە و مەحموود خان نەخۆشەوە ئەمانە ئەنن کەریمە فەنی تێت پاسی باوکمە کات و ئەمانە بە ئەوڵاخانی برام و ئەمانەیژێ مەحموود خان فۆتیاوە بەچی فۆتیاوە ئەڵێ دەرمان خوارد کردیەوە ئیتر ئەوەنە نامێنێ باوکم تر فەقەت لەو حاڵەتا وەسیەتەکە ئێژێ نەمبەنەوە بۆ ئێران هەر لە هانێ قوڵ بمنێ تەمەنی چەند بووە؟ 70 ساڵە بۆ کات زیاتریش لێتر نیان بردەوە لەبێ وەسیەتی کرد نەمبەنەوە لە پشتی هانێ قوڵ بمنێ نەمبەنە ئێران ئیتر لەوێ ئێوە خۆش من دەفن و کەفنیان کرد و ئیتر هاتن بە شوێنی ئێمە ئێمەتە فریای باوکم نەکەوتین نە دایکم و نە ئێمە ئەنوەر فریای کۆت باوکی ئەم ئەو بە لەواتر هات ئەنوەر فەقەت ئێمە تاکۆ ڕێکەوتین و تا خاڵم من بوو ئیتر فریای نەکەوتین تا ئێمە هاتن باوکی فۆتر ئێمە کە چوین ئەبینن ئەتم بە حاڵ بیرم تێ ئەیان و ئاڵاو کۆتەڵ ئەسپە جا دوو لە ڕووی جەنا بوو ئەسپە بۆرەیەکی بوو بە ناویە بوو یان و ئەسپە بۆرەی مەحموود خان کەس یان مەحموود خان دەرەچێ بۆ شوێنە شەخڵ ئەکریا بە ئەسپە بۆرەوە و تفەنگچیە کەوتە پشتی وەسیەتی کردبوو بیبەن بۆ شێ مەحموود دوای من ئیتر ئەسپەشی ئەنهێنا بۆ شێ مەحموود ئیتر کە ئێمە چوین باوکم نەمابوو ئیتر دوو لە ڕووی تۆ وایس نەهێنێ بە مەرقەڵ ئیتر پیاوەکان
هەموو قڕیان لەسەر شانیان تانیا بوو ئەو ساکر ئوسوڵ بوو کە گەورەیە من هەمووی پیاوەکان و خەزم و برا و کەس و کار و ڕعەتی ئەمری وە دزڵی ڕژیا بووانێ قڕ هەمووی قڕیان لەسەر هەردوو شانیان دانیام ژنەکانیش دوو لە ڕووی تۆ سەریان ئیتر شیوەن جارێتر کە منیان دی برا گەورەکەم و دایکمیان دیتە قیامەت هەڵسا کە منتر مەسەرەن چەنەی باوکم مین بۆ ویسە باوکم نەماوە بۆم نەوە ئیتر مدیری خورماڵ تێ بۆ تەعزیەکە ئەڵێ بە خەڵقەکە و بە خزمەکان ئەڵێ ئێمە ئەوڵاخانمان نیازێگەی مەحموودخان بەڵێ کەواتە لە دوای وەفاتی مەحموودخان بەردەوام بوو ینی بڵێن سیلسیلەی بنەماڵەکە ئەوەنەی مەحموودخان دەسەڵاتی بوو بەڵێ نەجی بەخەم باسی واکرێڵێن باوکت پیاوێکی قسە خۆش و مەجلیس خۆش بووە ئەروەڵا قسەی خۆش بوو گوێی لە گۆرانی هەورامیە گرت سیاوچەمای گۆرانی وێژی بوو ئەیچی ئەروەڵا گۆرانی وێژێکی بیناوی سعدە ئیتر بانگێک کرد گۆرانی سیاوچەمانە مەسە شەو لە دیوەخانە ئێمە شەتا لە لای دانیشتین و ئەمانە دایکم و برازا و کوڕەزا و پشتی هینە بوون سعدە گۆرانی بێژە سعدە سیاوچەمانەی بۆ وت ئیتر لەگەڵی ئەم شەخانیشا یعنی شێخی علادین و شێخی نەجمەدین و لەگەڵ ئەمانی شایەتە تێکەڵ بووە ئام شەوی کردن و هاتووشی کردو ئەمانە ئەروەڵی ناژم شە علادین فەرمێتی من زەمانەتە مەحموودخان بەڕۆخۆ تەسلیم کرد بەڵێ بەس نەیزانیوە معلوم بۆیە ینی زەمانەتی ئەروەڵا بەجا مەحموودخان وەنی دەردی سەری کێشان لە ڕێی کووردا کەسی نەیوت ماڵاوە ئەوە بەڕاست کەس نەیوتەوە ماڵتان ئاوا بێت نەوەڵا نەوەڵا تاسە کەس نەیوتەوە تا وەختی خۆی من داوای لە تورکیە بووم داوای هینم کرد کاک مەسعود ببینم ئەو وەختە کاک مەسعود وەڵا فەرمووی بابێ ببینم منیش چووم لەکوێ بینی لە هەولێر بەڵێ لە هەولێر بووم کە چووم وەسم لە سەلاحەدین بوو بەڵێ چووم وتر وەڵا خاڵ ناکرێت استقبالێکی باش لەگەڵی ئەمریشین بەیەکۆ استقبالێک و ئەمانە و تم بەحسی باوکم کرد و ئەوش فەرمووی باوکی تۆ گەرەکی نییە تۆ بەحسی بکەیت و ئەزانین و چی کردووە بۆ کرد و خزمەتی کردووە دۆ سۆزی کورد بووە و لە ڕێی کووردا کوژیا و دەرمان خوارد کردیا ئەمانە حەزەکەم لەسەر جەنابی شێخ عوسمان هەندێک قسە بکەین بە تایبەتی کە تۆ نزیک بوویت و براژنی ئەو بوویت و ئەوانە لە نزیکەوە بینیوتەوەی ناسیت و ئەمانە کەسایەتی شێخ عوسمان چۆن بوو ئەگەر تۆ عەرز دەکەم شێخ عوسمان ئەوەڵەن مرشیدی کامیل بوو ئەمە یەکی دووهەمی ئەوە لەگەڵ قەوم و عەشرەت و دۆسا تێکەڵی و باش بوو سێهەمی ئەوە لەگەڵ مری و مەنسووبە ئەوەی تر قسەی هەن یعنی لەوانە نەبوو یعنی چۆنی ساحێبی نان و خوارد بوو خانەقای کریا بووەتە بەخوا ئەلەو چوون بۆ ئەو تورکیە دوای ئێوە خۆشم باوکی ئەو مناڵانە ڕۆشتم ئێوارەیەکیان هاوە ئەم عەسرە بوو حاجی تۆفیق لە بەردەستیا بوو پیا و هاتووەتە قوربانگیان بەعزێک کورتان دەگرە ئەچن بۆ خارج گەرێکیانە تۆ ببینن هات فەرمی بڕۆ بیان هێنا هات بۆ هاتنە خزمەتی شێخ شێخیش بەعزێ دڵخۆشی دات و قوربانگیان دوعامان بۆ بکەوە فەرمی ئیشەڵڵا ناجەحە بن و دەرەچن و مەحفوزە بن و ئەمانە لەوە دووە ئەوان ڕۆیشتن مامە من هەر لەوێ بووم خۆم لەوێ بوون ڕۆشتم جارە قوربانگیان چی بووە ئەمە هاتن وتیان چی ئەم کوردانە وتی وەڵڵای نەجیبەخان سەر لێ شێویاون بەو بەختن چی و چی و چی ئەمانە وتم دەی چیان گەرم وتی وەڵڵا ئەچن بۆ خالیک و هەن نەگرێ تا هەر وەختێ کار و ماریان یەکێ ماڵی فرشت و سیارەی فرشت و ئەمانە تا ڕێکەکەون لەگرە بێ مشتم دێ قوربانگیان ئیشەڵڵا تۆی سەر یارمەتیە دەی وتی بەخواترەوە خوا خۆی ئەزانێت لەوە دووە ئەوان چوونە خوارەوە فەرمی نەجیبەخان بێ قسەیەکە بۆ بکەم چون قوربان فەرمی خوا بەخوا ئیتمینانم بە کەس نییە دەی باش شۆرە خوارەوە بۆ لە ئاشپەزەکە بزانە نان و چای و خەوتنی ئەمانە چییە ئەم کوردانم مشتم جا ئاشپەزێکیان بوو ماڵی شێخ ئەورامی بوو ئەگەر حەرەمی شێخ بووتایە فەردەیە برنجکە ئەو دوانیە کرد بووتە سەرە حیوان سەر بڕە ئەو دوانی سەرە بڕ یعنی ئەوەنە ئەی ماڵی شێخ عومەر و شێخ عوسمان هیچ کەس نییە نەی تۆی و نەی ئەوە نە ئەوە بەمەلی خۆی نان و چێشت دێکرد مشتم وتم لالۆ حەمە
وتی ئابزانم بۆچی هاتیوی تۆزێ هینیش بوو قسە خۆش بوو چێشا شێخی کاستنی وتم ئەرێ وتم شێخ فەرمووی بزانم نان و خوانی ئەدا بەم مناڵانە و بەم کوردانە وتی بەخوا نەجی بەخان ژنێکی لە بەردەستیان نابوو نەسێن وتی لە سەعات 5 ئێوارەوە کیسە ئێمە پڕمان کردووە لە برنج سەرەکەی لە گۆشت موشەیەنان لە ئیتنیانە وێرانە بەر خوا خراپ بۆ کردو کافرەکان لە پەنجەرەی ئەم مۆبەقەوە تەسلیمی ئەم مناڵانەمانە کردووە یەکە هەتا دوای بانگی ئیشاوانە ملیارشکان دوو لە ڕووی تۆ ڕۆشتنەوە اینجا ئەوان هاتوونەتۆ خانەقە ئیتر ئەوەی تورکەکان ڕێگریان لێکردن نەگە ڕێگرتی ئەیانی گرتن ئەیان بردن فراقیانەکردن جەنابی شێخ بۆچی کوردستان و عێراقی بەجێهێشت و چوو بۆ ئوردن سەرەتا چووە ئوردن بۆچی ئێرەی بەجێهێشت مەسەلەی سیاسی بۆ مەسەلەی چی عەرز بکەم شێخ تەشریفی هێنا بۆ لای من فەرمووی نەجیتە گوڕ ڕۆژەوە لە تەعزیەی شێخە مینا و لەگەڵ مناڵاندا دانیشت و ژنەکەی لەگەڵ منا بووە هەتا تقریبان 10 ڕۆژ تەواو بوو چون لەوە بەرتر شێخ پاسپۆرت و ماسپۆرت و خۆی حازر کرد بوو کە بچێ بۆ خارج ئیتر لەبەر شێخە من نەچوو کە نەخۆش بوو ناڕەحەت بوو هات تەشریفی هێنا فەرمووی نەجی بەخان من ئیسە زۆر ناڕەحەتم تۆ بەجێتەوەم وتم بۆ قوربان بۆچیت بەجێم تێڵی دەی فەرمووی شتێ لە عێراقا ڕوو ئەدا من ناتوانم دەرچم وتم ئەی من چی بکەم وتی تۆ دانیشە هەتا خوا دنیا هینەکە ئەنێرم بە شوێنی تۆچە دەشتەکە ئەو بوو خوا ئەیزانی هەر ئەو تەشریفی برد ئەوە بوو شەڕەکە هین بوو کوێت بوو نیشتم نەکبەتە بەمری کوێتە ئاوای کردکە کردی دنیا وێران کرد بەس پێشەوە حکوومەتی عراقی هینیان لێ ناکرد گوشاریان زەختیان لێ ناکرد احترامیان نەکرد احترامیان بوو ئەهاتنە لای هینیانەکەیان ئەوەی ئەوە نەکرد ئەڕژیا ئەوێ یەک حکوومەت نەیەبوو دەمەچین لەگەڵەوە باش ئەوەی کە تۆ بزانی لەگەڵ سەدام حوسێن وانە دانیشتنی هەبوو نەوەڵڵا نەیبوو نەوەڵا نەیدیوە خواشایەتە نەوەڵ نەیبینی نەوەڵڵا نەوەڵڵا خواشایەتە سەدام حوسێن نەدیوە بۆچی کەواتە بۆچی ئوردونی هەڵبژان لەوێ علاقاتی هەبوو پەیوەندی هەبوو ئەمە ئوردونی هەر نەبژات ئەمە شێخ کە تەشریف کرد و چووە ئوردون چووە تورکیە کە نەچووە تورکیە ئیتر نازانی بەخوا ئەو تورکیە بە زەنگۆڵ ئەلەگرە حتا ئەچۆ ئۆپە ئینجا هاتنە لای نازانی ئەو تورکیە چه عەقیدە و ئیمانێکیە ئەڵبەتە نیوەیی دوو لە ڕووی تۆ ئەوە هیچ ئەوی تری ئیمان و عەقیدەیەکیان بەو شێخە بوو ئیتر ئەوە لەوێمانەوە ئینجا شێخ تەشریفی هێنا ئوردون ماڵی حاجی ئیساق بوو حاجی ئیساق سۆفی شێخ بوو لە بینی شێخا و ئیتر حکوومەت و ئەمانە بوو مەلیکی ئیتر شێخ تەشریفی برد بۆ هین هەفتەیە ماوە لە ئوردون بەڵێ بۆ ئەستەمبوڵ دوای مدەتێکی پێچوو مەلیک حوسێن ناردی بۆ لای شێخ فەرمووی ماڵی خۆیەتی مەڵکی خۆیەتی کە ساحێبی هیچ نییە فەرمووی تێم بەدایمی نا فەقەت وەکو میێوان ئەوشتی بەسەر چاوچی ئەمرەکەی مەحازر دەیتر شێخ لەوێ ماڵیان پێدا سەیارەیان پێدا سایەقیان پێدا مەعاشیان پێدا هەموو شتێک ئەوە بوو ئێوەی وای کرد کە ئێوە شنوێ ئیتر ئێمەکە ئەوە بوو شێخ مدەیە لەوێ بوو ئەچووە تورکیە مدەیەکیش مەسەلا هات کەم لە ئوردون مانگشتی ئەوە نەدانیشت مەلیکیشی ئەدی مەلیک حوسێنیشی ئەدی ئەمیرەکانی ئەدی ئەمانە هەتا ڕۆژێ مەلیک تەلەفۆنی کرد وتی تێم بۆ خزمەتی شێخ مەلیک حوسێن لە حەیاتا بۆ وەختە من لە خزمەتیا بووم دووبارە تەلەفۆن کرا حاجی تۆفیقی لە بەردەستیا بوو مەلاخائینێکیش بۆ حاجی خالیەک وتم ئەوە چیە بووە پەشۆکیاون و زۆڵیواون وتی وەڵام مەلیک قەرارە بێت بۆ لای شێخ دوای بینێکی پێچوو وتی وەڵا تەلەفۆنی کردووە یەکی لەو ئومەرات و شتە هاتووە وتی بێژە بە شێخ عەفو بکا کە من نەمتوانی بێمە خزمەتی و ئەمانە ئیتر شێخ ئەوەنە نەماوە لەبێت تەشریفی بردۆ بۆ هین بۆ ئوردون لەو ماوەیە کە لە ئوردون و ئەستەمبوڵ ئەوانە بوو سەردانی کوردستان و عراقی نەکردەوە گەڕایەوە وەڵا هات بۆ سلێمانی تەعزیە بوو مەسەلە نینی
مری و منسوب یامی خۆم ئەیان بەدیوەنی ئاهات بۆ ئەگرۆچ و بۆ پیارەوەچ و بۆ لەگەڵ مەلیشی سعودیەش بینی خۆش بووی بینی سعودیە عینیش باش ئەو پەیوەندیانە لەسەر مەسایلی دینی بوو یا لەسەر دینی بوو نەوەڵات سیاست و میاست نەبوو دینی بوو هاوکاری ماڵیانە کرد هەروەڵایان کرد هاوکاری شێخ بەڵێ هەروەڵایان هەموو شتێکە لە هەموو شتێکە هاوکاریان بەڵێ ئەو کاتێک کە کوردستان ڕاپەڕینی کردو بە تا ڕادێژی باش کوردستان ئازاد بوو شێخ لەسەرەوە پێی خۆش بوو چۆن ویری پێی خۆش بوو بەخوا قسەیەکی کردبوو لەلا شێخ زاید زۆر احترامی شێخی گرت بوو ئەمانە و یعنی حەچیگە فەرموو بێ لە زمسانانە کە ئەوێ سارد و ئەمانە ئەمە قەسر و ئەمە پیا و ئەمە مەسرەف و ئەمە چی و ئەمانە ئیتر ئەوی سوالێکی لێ کردبوو لەبارەی سەردام حوسێن شێخ زاید بەڵێ چی وتبوو بەخوا ئیتر شتێکی وتم ئێبرامی جێڕینەوە خۆ تازاوە هەردووشیان وفاتیان کردووە ئیتر وتبی چۆنە و چی و ئەمانە سەدام چۆنە بەڵێ هەردووشیان بەخوا وابزانم ئێران بوو ئەوی تر بەخوا بەڵێ ئیتر شێخ زایدیش نییە ئەوش عەرەبە و تۆزێ پێی ناخۆش بوو نەک ئەو ناخۆشیە فەقەتی تا ڕۆتێتی ئەمە من جۆکو ئەوان وامە و ئەنا شێخ زاید ناوەڵاوت بێ قوربان کەواتە پێی خۆش بوو کوردستان ئازاد بوو خەڵک ڕاپەڕینی خۆش بوو ئەرێ وەڵڵا یعنی کوردستانی بە تاپۆ باە بەخۆی ئەوەنێ پێ خۆش نەبوو ئەی چۆن ئەرێ وەڵڵا بەخوا بزان ئەوەی کە تۆ بزانی پەیوەندی لەگەڵ مام جەلال و کاک مەسعود ئەوان چۆن بوو پەیوەندی هەبوو جا ڕۆژێکان وتیان من لە تورکیا بووم وتان کاک مەسعود تەشریف هێناوە لە هین لە تورکیا شێخیش وتی وەڵڵاهی حەزەکەم بیبینم وابزانم کاک مەسعودیش فەرموو بی کە حەزەکەم و ئەچم بۆ لای شێخ شێخ ئیتر هەر بەتەما بوو یعنی بەتەما ئەو بوو هەتا ئەمیر کە هات من لێ بووم هات بۆ لای شێخ و دیوەنی شێخ ئابایەکی زۆر جوانی هێنا بوو بۆ شێخ هەری فەرموو ئاباکەی ئەمیرم بۆ بێنە ئاباکەی ئەمیر ئاباکەی ئەمیریانەوت ئەرێ حاجی تۆ ئەرێ شێخ جا ئاواتی خەڵقەکە چۆڵ بووە و کەس نەبووە لە ئەو نەجیبەخان کووە ئەیوا لە ژوورەکەی خۆی ئەو شۆ بانگی کە بوو مەج ئیتر ئەچووم حەچی مەسە شتێ بووە ئەی فەرموو زانی کاک مەسعود وا لەگرەوتێ بۆ لای من لە قوربانگیانی خوا بەخێر بێت ئیتر نازانم سەبەبی ئەوە چی بوو ئیتر نەهات کاک مەسعود ئیتر نازانم بۆین وابزانم خەبەری دابوو بە شێخ کە فرسەتم نەبووە کە بۆ من نەکریاوە کە شتێ هاتوۆتە پێشوە نەمتوانیوە گەڕیاومەتەوە ئەوە بووەنا نە ئەو کاک مەسعود ئەوە بوو بێژێ حەز نەکات خۆشێخ ئەوە نەش کاک مەسعودی خۆش گەرەک بوو خوا ئەیزانێ تەسبیحێکی دابوو بە شەخسێک بیبا بۆ کاک مەسعود ئەم تەسبیحە قوت ئەیزانی کە کاک مەسعود احتیاجی ئەم تەسبیحە نییە فقط ممکنە ئەم تەسبیحە دوعایەکی سەرکەوتوو عومر سێحەت سەلامەت فەرمووی بەخوا بە شەخسێکە تەسبیحێکم نادوو بۆ کاک مەسعود من شتێ وەڵا قوربانیان دەست خۆش بێ اینجا ئەو شەخسە وتی بە من هاتووە وتم بۆ نایبەی کە تۆ شەخ ئەو تەسبیحەی پێدا بۆ نایبەی بۆی با خۆم بیبینم سێ جار چوار جار من ناکورد ئەو تەسبیحە ببە شایەت ئەمە دوعا بێ ئەمە عومر بێ ئەمە ڕزق بێ ئەمە موفەقی بێ هەر بێ خۆم بیبینم کاک مەسعود هەر بێ خۆم بیبینم جەنابی شێخ بە چیەوە مەشغوڵە بوو خەریکی نووسین و خوێندنەوە و شتی وا بوو ئەینووسی شعری زۆری ئەنووسی شعری ئەنووسی بە کوردی یا بە عەرەبی وەڵا بە کوردی بە کوردی ئەنووسی بەعدە جاری بەعدە شعر بوو مەسەن شعری زۆری ئەنووسی شعری هەیە کە بڵاو نەکرابێتەوە لای ئێوە بێ لای ئێوە بێت و هێشتا بڵاو نەکرابێتەوە و خەڵک نەیبینی بەخوا ئێمە ئەوەنە دەربەدەریمان کێشا حەد خۆشمان نازانی چیمان بەسەر چی هاتووە لە ئەم باوەڵەکەەوە ئەم ڕاکردنەکەەوە ئەم لا بڕۆ بەغا بچوو بڕۆ ئیتر نازانم با لە ئەمیر پرسم بزانم هینی هەیە کێشی عوسمان وفاتی کرد بۆ جەنازەکەیان نەهێنایە بۆ کوردستان نەیان هێشت تورکیە نەهێشت تورکیە نەهێشت ئارە وەڵڵا خۆمان داوا عێراق داوای کرد حکوومەت داوای کرد تورکیە وتی چەند هەفتەیەک ماوە شێخ وتیان خۆمان ئەکوژین لەسەر ئەم جەنازە نەیانێشتنەوەڵە وە دێستا لەوێ احترامێکە ئەو جەنازە و
هەر ئێژی بە هەشتە و مەقبەرەیەکی جوانیان بۆ کردووە و حەدیقە بەدۆ ئێستا شەرۆکو جاران خەڵک سەردانیەکە و تەچیەکی خزمەتی خەڵگەکەن ئەرە وەڵای ئێستش خانەقاکە هەر هەیە و نان و چێشتەر هەیە و مری و مەنسوب خزمەتەکاتی تر ئەی تۆ بۆ خۆت بۆ لە ئوردون دانیشیت و ناگەڕێتەوە بۆ کوردستان لێ بۆچی بەچی بگەڕێمەوە بۆ کوردستان مەڵام پرسیارەکەم ئەی بە سەڵتە قۆڵتی ئیستا من لە ئەمەریکا عەبدوڵڵا بەخێو مەکات کرێ ماڵم ئەدا دکتۆرم ئەدا مەعاشم ئەدا ئەی دێتر لەبێمە کوردستان چی بکەم لەگەڵ ئەمری بژیم دێ ئەمری فەقیر خۆشی لێرە بۆت ناکەن ینی کێکات بەخەی ئەو مەلیکە ناتوانن خزمەتەکە نەوەڵان ئەکەنەکە بیان کردایان کرد ناژە من کاک مەسعود کە چوومە لای خزمەت قەولی هەموو شتێکی دا دە ئیتر کاک مەسعود کێ ئەیبینێت کێ دی 50 واسیتەمان کرد بگەینە لای کاک مەسعود خەبەرێ بنێرین قاقەزێ بنێرین نەجواب نەبوونە دیمانون هیواداری لەم بەرنامەیە ببینێت ئێمە ئیتر لەسەری نەچوین ئەگەر شتێکی تایبەتت نەبێ مەسەلەن لەسەر هەم مەحموود خان یا بڵین شێخەکان و خزمان و ئەوانەوە من سپاس دەکەم بۆی کە بەشداری بەرنامەکەی کرد خۆشحاڵە کردین بەڕاستی سپاسی تۆ ئەەکەم ئەو زەحمەتە کێشاوە لەگەڵی منە ئەم قسە و دەم و باس و مقابلەتە کردووە مەمنونم سپاس دەکەم دەستم مەمنونم ئیشەڵڵا سەرکەوتووبی لە کاری خۆت مەمنونم ئیشەڵڵا دوژمنی کاک مەسعودیش کوێر بێت ئیشەڵڵا هەمیشە سەرکەوتوو بێت ئەگەر باوەڕم پێ ئەەکەی باوەڕم پێکەی ئەوە کەمە ئەبەو شەعەلادینە ئایەتەل کورسی کاک مەسعود و نەسیر و مناڵی نافۆتێنم باشە قوربان بە ئەمیر وتم ئەمریکان کاک مەسعود بیبێ بۆم نەی بێ بۆم خۆشم گەرەکە تەخۆ بەدەستی خۆم نییە خۆشم گەرەکە باوکو خۆشی گەرەک بوو باوکی باتی زۆر خۆش گەرەک بوو باشە قوربان زۆر سپاس دەکەین مەمنونی تەمان درێژ بیت و ئینشاڵڵا لێرە لە کوردستان لە ژیانێکی خۆشتر بتبینین بینەران و بیسەرانی خۆشەویست بەم شێواتینە کۆتایی ئەڵخەیەم جارەی بەرنامەکەمان کە لەگەڵ زۆر بەڕێز خات و نەجیبەخان بوو کچی مەحموود خانی دزڵی دیارە بۆ کوردی خۆشەوی بەڕاستی پیاوە حەزەکە گوێ لێ بگرێ پێکەوە پرۆمێڵخەی داهاتوو دەبینین کە لەگەڵ کەسایەتێکی دیکەی و بەخواتان ئەسپێرم کوڕی بنەماڵەیەشی نیشتیمان پەروەر ئەندامی یەکێتی بەڵام لە ساڵی 1970 ئەبی بە ئەندامی حیزبی بەعس جاشواش هەبووە زیاد خۆفرۆش بووە هەموو شتێکی کردووە وای زانیوە تەواو و دنیا تەواو ئیتر ملیان نا لە هەر دێهاتە کوردەکانیان ڕوخان و چی مەڕ و ماڵات و ترکتەر و هەر چێکیان دەستکەوت بردیان کورد ئەیتوانی ببێتە باسیەکی گەورە کە ئینتخاب کرا 264 ڕەفیق حزبی چوونە قاعەوە 150 کورد بوو ئەڵێ وەکو بیستومە ئەمڕۆکە ئەڵێن کوردێ مدیرمانە سەد شکر ئەلحەمدولله کەنەوە بەدوا سەریرمانە